چۆن پرۆژەکەی تەیف سامی شکستی بە هەژماری منی مەسرور بارزانی هێنا. ڕاپرسیەکەی ستاندەرد لەم بارەیەوە چ ڕاستیەک لەبارەی متمانی خەڵک بەدەسەڵاتدارانی هەرێمی دەرخست. دوێنێ دەستگای ستاندەرد ڕاپرسیەکی لەبارەی ئەوەی ئایا موچەخۆرانی هەرێمی کوردستان دەیانەوێت ڕاستەوخۆ بەغدا موچەکانیان دابەش بکات وەک لە بڕیارەکەی دادگای فیدراڵی داهاتووە یاخود پرۆژەی هەژماری منی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەمەژ ئەنجامەکەی شۆکهێنەر بوو بۆ دەسەڵاتدارانی کوردستان. دەرکەوت بە ڕێژەی 99% زیاتر لەگەڵ ئەوەن بەغدا موچەکانیان ڕاستەوخۆ بنێرێتنەوەک لە ڕێگەی پرۆژەی هەژماری منی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەش بە بڕوای چاودێران دەرەنجامی بێمتمانەی خەڵکە بە حکوومەت بەهۆی شکستی لە 10 ساڵی ڕابردوو بە جۆرێک هیچ مانگێک لە کاتی خۆیدا موچەی بە موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش نەکردووە. هەر لەسەر ئەم بنەمایش بوو تیمی سکاڵاکەری دەستگای ستاندەرد لە دادگای فیدراڵی سکالایان تۆمار کرد و داوایان کرد حکوومەتی عێراق بە گوێرەی یاسای بودجەی عێراق بەرپرسیارەتی دابشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ئەستۆ بگرێت. سکاڵاکەشی لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بردەوە. لەلایەکی دیکە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە نوێترین لێدوانی داڕەتی کردەوە دەستبەرداری پرۆژەی هەژماری من بن. ئەمە ژمانەی وایە کابینەی مەسرور بارزانی هەموو موچەخۆرانی هەرێم لەم ڕەمەزانە بەبارمتە گرتووە. وا دەخوێندرێتەوە هەموو هەوڵەکانی دەسەڵاتدارانی هەرێم شکست بخوات لەبەر ئەوەی پاڵپژ نییە بە هیچ دامەزراوەیەک و ناتوانێت سەرکەوتوو بێت. بەڵام ئەوەی بۆتە جێگەی ڕخنای لای هاوڵاتیان بێدەنگی یەکێتی و گۆڕانەوە دوو پێکهێنەری سەرەکی حکوومەت کە لەلایەک خۆیان وا پیشان دەدەن لە خەمی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستاندان لەلایەکی دیکەش بێدەنگن بەرامبەر ئەو هەڵوێستانەی حکوومەتی هەرێم و دەست بەسەرداگرتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. وەزارەتی دارایی عێراق جەختی لەوە کردوتەوە کەوا هیچ دەرفەتێک نەماوە بۆ حکوومەتی هەرێم بڕیارەکە ڕوونە لەمەولا لە ڕێگەی پرۆژەی کیکارت هەژمار بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست دەکرێت و لەو ڕێگەوە مانگانە موچەکانیان هاوشێوەی موچەخۆرانی عێراق دابین دەکرێت.